لە سەرەتای هەشتاکانەوە لەو کاتی ڤیدیۆ یاریەکان چوونە نێو بۆکسێکی پلاستیکی و لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە پەخشی یاریەکان دەکرا یاریەکان هاتنە نێوماڵی هەموو خەڵکی لە تەواوی جیهان. بەڵام ئەو پرسیارە لە مێشی گەیمەران و تێکناسان دەخولایەوە کەی ڕۆژێک دێ لە جیاتیەوەی لە ماڵەوە بە پلەیستیشن یان ئێکسبۆکس یاری بکەی لە دەرەوە لە پارکێک لە شوێنێک بتوانی بە مۆبایلەکەت یاریەکانی پلەیستیشن و ئێکسبۆکس بکەی. ئێستا دەتوانی لە ڕێگەی مۆبایلەوە بەڵام تەنیا پەبجی و فۆرتنایت و کاڵ ئۆف دیوتی مۆبایل هەیە. بەڵام بۆ یاریە گەورەکان گوگل ستیدیا لەوانەیە وەڵامی ئەو پرسیارەی هەبێ. گوگل ستیدیا چییە؟ دەزانین نێتفلیکس چییە؟ چونکە نێتفلیکس گەورەترین کۆمپانیای ستریمکردنی بەرهەمە تەرفیەکانە لە جیهاندا. گەر نازانی نێتفلیکسیش چییە؟ نێتفلیکس تۆڕێکە لە ڕێگەی ئەپی مۆبایلیان ئەپی تیڤیەوە یان کۆمپیوتەر ئایپاد هەر ئامێرێکی زیرەک بێ دەیکەیتەوە دەتوانێت سەیری بەرهەمی تەرفیهی بکەیت لە فیلم و زنجیرە. بەرهەمەکە داوڵۆندی نێو مۆبایلەکەت نییە بەڵکو لە ڕێگەی ئینتەرنێتەوە ستریم دەکرێت وەکو ڤیدیۆیەکی یوتیوب واتە ڕاستەخۆ بۆ دەگوازرێتەوە. گەر ئینتەرنێتەکەت خێرا بێ بە 4K دەتوانیت سەیری و بەرهەمە بکەیت. گەر هێڵەکەت خاو بێ کوالیتی ڤیدیۆیەکە دادەبەزێ. گرنگەوەیە بزانیکەوە ئەو فیلمەی سەیری دەکەی لە نێو سێرڤەری نێتفلیکسە تۆ تەنیا بە بەخشی ڕاستەخۆ دەیبینی. گوگل ستیدیا هەمان شتە بەڵام لە جیاتی فیلم و زنجیرە ڤیدیۆ یاریەکانت بۆ پەخش دەکات. بەڵام لە جیاتی بە سیرکردن خۆت کاردانەوەی لەگەڵ دەکەی واتە یاری دەکەی. بەڵام گەیمەران دەزانن کەوا هێڵی ئینتەرنێت و ڤیدیۆ گەیم بەردەوام دوو هاوبەشی زۆر باش نەبوونە. بەردەوام کێشەیان هەیە چونکە نمونە یاری پەبجی دەکەی گەر ئینتەرنێتەکەت خاو بێتەوە ئەوە یاریەکەت خاو دەبێتەوە پێی دەڵێن لاک یان لاکردن. جا یاریەکی وەکو پەبجی خۆی لەناو مۆبایلەکەت بەردەستە. ئەی گەر یاریەکە هەر داوڵۆد نەبێ تەواوی ئەو یاری لە ڕێی ئینتەرنێتەوە بۆ پەخش بکرێ ئەوە چانسی لاکردن دەبێتە 16,000 زیاتر. گوگل دەڵێ ستیدیا پێویستی بە 10 مێگابتە لە چرکەیەک تا یاریەک بە کوالەتی 720 ڕێزەلوشن بۆ پەخش بکە بێ لاکردن. پێویستیت بە 25 تا 35 مێگابتە لە چرکەیەک تا بتوانێت بە کوالەتی 1080 واتە فول HD تا 4K یاریت بۆ پەخش بکە. گەر لەسەر لاپەڕەیەک ئەو زانیاریانە بخوێنیتەوە دەڵێیت زۆر باشە کێشە نییە قبول کراوە. بەڵام لە ژیانی ڕاستیدا هەموو کەسێک ئەو ئینتەرنێتەی لە دەرەوە نییە. مەبەستی سەرەکی سترینکردنی یاریەکان بۆ ئەوەیە گەر بچیتە گەشتێک یان پارکێک کافەیەک بۆ خۆت بتوانی یاریەکانی پلەیستیشن و ئێکسبۆکست ئەنجام بدەیت. گەیمەران لە ماڵەوە لەوانەیە ئینتەرنێتی 15 بۆ 25 مێگابت لە چرکەیەکیان هەبێ بەڵام لە دەرەوەی ماڵ دەستکەوتنیەوە ئینتەرنێتە لەوانەیە ئاسان نەبێ بۆ هەموو کەسێ. واتە ستیدیا ئەو کارە ناکە کە پێویستە بیکە کە بۆچی دروست کراوە بیکە. جگەر لە کێشەی خێرایی ئینتەرنێت کێشەیەکی زۆر گەورەتر هەیە. گوگل ستیدیا ئێستا تەنیا بە 22 یاریەوە بەردەستە. یاریەکانیش لە Red Dead 2، Assassin's Creed Odyssey، Destiny 2، Guild و چەند یاریەکی دیکە پێکاتون. هیچ کام لە یاریەکان بە خۆڕایی نین. گەیمەر دەبێت بە نرخی تەواو ئەو یاریانە بکڕێت. یاریەکی وەکو Assassin's Creed Odyssey لە 2018 بڵاو کرابەتەوە. ئێستا یاریەکە لە پلەیستیشن و ئێکسبۆکس لەوانەیە بە 25 بۆ 30 دلار بیکڕێت. بەڵام لە ستیدیا بە 60 دلارە. سەرجەم یاریەکان بە نرخی تەواون. گەیمەر گەربیەوە ئەو یاریانە بکات دەبێت چۆن یاری بۆ پلەیستیشن یان ئێکسبۆکسەکەی بکڕێ بەو شێوەیەش یاریەکە بۆ ستیدیا بکڕێ. ستیدیا وەکو نێتفلیکس نییە مانگانە 10 دلاری پێ بدەین بەدەیان یاریت بە خۆڕایی پێ بدە. کەوا ئێکسبۆکس شتێکی هاوشێوەی هەیە بە ناوی گەیم پاس 10 دلار دەدەیت زیاتر لە 100 یاری بە خۆڕایی داونلۆد دەکەیت. یان پلەیستیشن ناو هەیە بە 10 دلار نزیکەی 1000 یاری دەتوانی بە ستریمکردن بکەی و بەشێکیان داوڵۆند بکەیت. لە ستیدیا دەبێت یاریەکان بکڕێت. ستیدیاش سەبسکریپشنی مانگانەی هەیە بەڵام مانگانە تەنیا 2 یاریت پێدەدا وەکو پلەیستیشن پلەسە لەگەڵ کوالیتی 4K. واتە گەر مانگانە 10 دلار نەدەی ناتوانانی بە 4K هەر یاریش بکەیت. سەرڕایەوەش یاریەکەش بکڕیت بە 60 دلار نرخی تەواو. کەسە جەم یاریەکان تەمەنیان لە ساڵێک بۆ 2 ساڵ کۆنترە لە شوێنی دیکە بە 15 بۆ 30 دلارە. بێگومان گەیمەر لە ڕێگەی ستیدیاوە دەتوانێت یاری لە دەرەوە بکە لە شوێنی کار بە کۆمپیوتەرەکەی واتە بە براوزەری گوگل کرۆمەکەی یەکسەر بچێتە نێو یاریەکە پێویست ناکە کۆمپیوتەرەکەی هیچ مواسەفاتێکی گەورەی PC هەبێ یان بە مۆبایل یان تابلێتەکەی یاریێکی وەکو Red Dead 2 بکە کەوا خەونی زۆرینەی گەیمەرانە بە مۆبایل یاریەکی لەو شێوەیە گەورەی ئەنجام بدە. بەڵام پێویستیت بە ئینتەرنێتێکی زۆر خێرا هەیە. زۆرێک لەو یوتیوبەرانەی ستیدیایان تاقی کردوتەوە دەڵێن گەر ئینتەرنێتەکەت نەک 35 مێگابت کە هەر زۆرە بەڵکو 350 مێگابت لە چرکەیەکت هەبێ ستیدیا هەر لاک دەکات. وەک دەرزانین لاکردن بۆ یاریە شوتەرەکان یان یاریە ئەکشنە ئۆنلاینەکان نابێ. ناکرێت دوگمەی سپیس دابگری پاش چرکەیەک کارکتەرەکەت باز بدە. گوگل ستیدیا ئۆفەرێکی بە خۆڕایی هەیە بە خۆڕایی دەتوانی یاری بکەین بەڵام دەبێت یاریەکان بکڕی وە کوالیتیەکەشت لە 1080 بەرزتر ناکرێتەوە. لە کۆتایی
گوگل ستیدیا داهاتوێکی دووری گەیمە ڕاستە ستریمکردن لە فیلم و زنجیرەکان سەرکەوتوو بوون وەکو نێتفلیکس بۆ ڤیدیۆ یاریەکان لە ڕووی تەکنیکەوە هێشتا زۆری ماوە بێگومان گوگل بەدەیان ملیار دلار لەو خزمەتگوزاری ستیدیا خێرز دەکات چونکە یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی جیهان تا ڕکابەری کۆمپانیەکانی پلەیستێشن و ئەکسبۆکس پێ بکات بەڵام لە کۆتایی ڕۆژەکە دەگەڕێتەوە سەر ئەزموونی گەیمەر بەرامبەر یاریەکە گەر باش بێ گونجاو بێ زۆر باشە گەرنا باش نییە بە گوگل بەوە ناسراوە زۆرنەی بەرهەمەکانی خۆی کە سەرکەوتوو نابن یەکسەر دایان دەخات ستیدیا سەرەتایەکی باشی نییە لە ڕووی نرخەوە زۆر گرانە ڕاستە کۆنتترۆلەرەکەی ناوازە دیارە بەڵام نرخی کڕینی کۆنتترۆلەر و کڕۆمکاست کە بتوێت بە تیڤ یاری بکەیت بە 130 دلارە نیوەی نرخی پلەیستێشن فۆڕێکە کە کۆنسۆڵێکی ڕاستەقینەیە بەڵام ستیدیا کۆنسۆڵێکی خەیاڵیە پێویستی بەکاری زۆر زیاترە پێویستە نرخی خزمەتگوزاریەکە و گەیمەکان هەرزانتر بکات تا گەیمەران بتوانن بەکاری بێنن